باڵا لەسەرم بابەتە زیاتر قسە دەکەم بڕیارەکانی دادگای باڵای فدرالی بە پێچەوانی دەستور و دژ بە بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتور سەردار قادر شرۆڤەکاری دەستوری و شارەزای دەستور لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. دکتور سەردار ئەم کاتت باش با لە نوێترین پێشاتەکانەوە دەست پێ بکەین دەست لە کارکێشانەوە یا کشانەوەی دادوەری کوردی دادگای باڵای فدرالی عێراق بە هۆکاری نادەستوری بوونی بڕیارەکانی دادگا ئەمە چ کاریگەریەک وە چلێک کەوتێکی لەسەر داهاتووی کۆی پرۆسەی سیاسی و بەگشتی لەسەر بڕیارەکان دەبێت. زۆر سپاس. ئەوەی کە تازە بێ لە بابەتەکە تەنها ئەوەندەیە جەنابی دادوەر باسی لەوە کرد کە ئەو کارانەی کە پێشتر کراوە لادانێک بووە لە دەستور و ئەو لۆژیکەی کە دادگای فیدرالی باس لە منطقی یاسایەکە بۆ عێراق جیاوازە لەو لۆژیکەی کە لە دەستوری عێراقیە هاتووە و خودی دادگای فیدرالی لەوانەیە لە چەندان شوێنە لە دەستورە لای دابێت کە ئەم شتانە پێشتر هەمووی باس کراوە و هەمووی بە ڕایگشتی ئاگادار کراوەتەوە. ئەوەی کە نوێیە بەرپرسیارەتیە نەتەوەیەکەیە و خود بەرپرسیارەتیە پسپۆریەکەیە کە جەنابی دادوەر ئەمڕۆ ڕایگەیان ئەو کارانەی کە پێشتر کراوە پێچەوانی دەستور بووە. چیتر من وەک ئەندامێکی دادگای فیدرالی تەحملی ناکەم و ئەوانە بێ دەستوریە و پاشەکشەی خۆی نوان بۆ ئەو بابەتە. بۆیە لێرە ئەمە هەڵوێستێکی نەتەوەیی و بەرپرسیارەتێکی نیشتیمانیانە کە لەگەڵ ئەو ڕەوتەیان ناڕوا کە خۆی نوێنەری هەرێمێکە بەڵام لە هەمان کاتە ستەم لە هەرێمەکەی خۆی بکرێت سەبارەت بە بڕیارەکانی دادگای فیدرالی. بەڵام ئەوەی کە لە شتەکە خۆزگە ئەوانی تریش بە هەمان شێوە دادوەرەکانی ترکە کوردن لەوێ یاخود ئەوانەی ترکە سونەن خۆزگە هەمان هەڵوێستیان ئەنوان لەسەر هەمان بابەت کە ئەوانیش ئەو بابەتانی کە ئەو باس کرد لای ئەوانیش حقیقەتێکە و ئینکاری ناکرێت. باڵێ دکتور سەردار ئاماژە بۆ کرا کە بڕیارەکانی دادگا عێراق دەگەڕێنێتەوە بۆ مەرکەزیەت واتە ناوەندگرایی بەکەمکردنەوەی دەسەڵاتی هەرێمەکان. ئایا بڕیارەکانی دادگا بەم شێوەیە کاریگەری لەسەر ئەم بابەتە داناوە بۆچی بڕیارەکانی دادگا بەرەو ناوەندگەرایی دەڕوات عێراق بەرەو ناوەندگەرایی دەبات؟ طبعاً بێگومان ئەم بابەتە بابەتێکی تازە نییە سەبارەت بە دادگای فیدرالی چۆن بەرەو مەرکەزیەت ئەیبەها لە سەردەمی مالیکیەوە کاتێک کە دیالۆ و سەلاحەدین داوای ئەویان کرد ببن بە هەرێم بە زەبری هێز تەعاملیان لەگەڵا کرا وەڵامیان درایەوە. ئێستا ئەنبار بەنیازی ئەوەی هەیە پرۆژەیەک ئامادە بکە بۆ بوون بە هەرێم یاخود بەسڕای پێشووتری. ئەم شتانە هەمووی پێشتر هەبووە لەبەرەوە دادگای فیدرالی لە بەردەم دوو مەسەلەی گرنگە لە ڕووی دەستوری و ئەویش ئەوەیە لەلایەک وەک تەنسیقێک لەگەڵ پەرلەمان و حکوومەت ئیمتیناعی تەشریعی هەیە کە ناهێڵە تەنانەت پەرلەمانیش هەندێک تەشریعدا بنێت چونکە لای ئەوە ڕەفز دەکرێت. دووهەم مەسەلەش کە مەسەلێکی دەستوری ئەوەیە کە خودی دادگای فیدرالی لە عێراقا جۆرێک لە ئیمتیناعی تەنفیزی قەوانینی هەیە کە جێبەجێ ناکرێت. خۆ ئەگەر بێت و باسی هەرێمەکان بکرێت و هەموو ئەو مافانی کە هەیە ئەبووە بیاسای ژمارەی ساڵ 2008 سەبارەت بە چۆنیەتی ئیجراعاتە عملیەکان بۆ جێبەجێکردنی هەرێمەکان و دروستکردنیان جێبەجێ بکرایە و چەندان بڕیاری ترمان هەیە کە تا ئێستا ئەو واقعە بەدەمیەوە نەچوو و محکەمەی فیدرالی جێبەجێ نەکردووە. جاکەواتە لێرە محکەمەی فیدرالی ئەم ڕۆتەی لە ساڵی 2014 دەست پێ کردووە بەڵام ئەوەی کە ئێستا گەشتووەتە ئێستا ئەوە لە ترۆپکەدایە و تەنانەت لە دوا هەمین بڕیاری دادگای فیدرالیە داواکە زۆر لای طبیعیە کە دامەزراوەیەک لە هەرێمی کوردستان تەعامل لەگەڵ حکوومەتی فیدرالی بکات لە یاسای هەڵبژاردنە بەبێ گەڕانەوە بۆ دەستور و قانونی هەڵبژاردن هەرێمی کوردستانی کردوتە چوار بازنەوە لەسەر چه ئەساسێکە یعنی ئەو بە دوای ئەساسان ناگەڕێ. ئەوەی کە پێمان ئەڵێ ئەو لۆژیک و تێگەیشتنەی من هەر ئەوەیە ئەگەرچی لە دەرەوەی دەستوری. باشە دکتور سەردار کەواتەوە بڕیارانە دەستوری نین؟ طبعاً بێگومان یان شتەکان واقعەکە دیارە بەڵام لێرە دەستورین بەڵام کێ دەیسەلبێنێ دەستورینێ خۆی ئەمە لە پرسیارەکە ئەوەیە ئایا بڕیارەکانی دادگای فیدرالی بڕیارێکی کۆتایین باتن کەس ناتوانێت قسەیان لێ بکە بێگومان منفەزێک هەیە بەڵام چی قسە لە قسەی دادگا ئەکە خودی دادگا خۆیەتی ئەویش بەپێی مادەی 45 لە پەیڕەوی ناوخۆی دادگا باسیەوە کە ئەگەر هاتوو دادگا بڕیارێکی دا لە بەرژەوەندی مثلا بڕیارێکی دابوو سەبارەت بە مەسائلێک لە مەسائلەکان کە چۆتە لای ئەگەر هاتوو
مەسلحەتێکی گشتی و دەستوری وای خواست پێدا بچێتەوە دادگا بۆی هەیە بەو بابەتانە بچێتەوە بەڵام لێرە گرفتەکە ئەوەیە ئایا ئەوەی کە دادگا ئەیکا بڕیارەکانی لەسەردا ئەو منفەزەشی گرتووە چونکە لە دیباجەی بڕیاری ئەخیرە کە باسی موچاکە باسی ئەوە کە ئەڵێ من بەپی منتەقێکی دەسووری و بەپی بەرژەوەندی گشتی وەلەوەش زیاتر ڕاگەاندنەکەی سەرۆکی ئەنجومەنی دادوەری عێراقی بوو کە باسی لەوە کرد ئەڵێ من وەزیفەیەکی نیشتیمانیم هەیە کە ئەبێ ڕێ بگرم لە یەک پارچەی عێراق و عێراق بەڕوودا بەش بوو کەواتە ئەوەی کە سەبارەت بە دادگای فدرالی لە منتیقە قانونی و دەستوریەکە تێپەڕیەوە بەڵکو ئێستا چۆتە منتیقێکەوەی کە ئەو حکوم ئەکا و ئەو مەسەلەن ئیدارەی وەزعەکە ئەکان دکتۆر سەردارۆک بۆیە لێرە دادگای فدرالی گرفتەکە ئەوەیە کە ڕێی لە هەموو ڕایەڵەکان بۆ ڕێکەوتن گرتووە بەڵێ ئێستا دادگای باڵای فدراڵی بڕیار دەدات لە بڕی دەسەڵاتی یاسادانان و دامەزراوە شەڕیەکانی دیکەی عێراق ئایا هیچ سنوورێک بۆم دادگایە دەتوانێت دابنرێت ئەگەر نا ئەمە چ مەترسیەک لەسەر کۆی پرۆسی سیاسی لە عێراق دروست دەکات طبعا ئێمە ئەو یەکەم مەترسی کە لە ئێستا دەست پێ کردم ئەو بنیادی کە عێراقی نوێی لەسەر دروست بووە مەسەلی فیدرالیەتە ئەوە نامێنێ بەرەو مرکزێتە بەڵکو لە هەموو بڕیارەکانی دادگای فیدرالیە ئەوە دەرەکەوێت کە بەرەو مرکزێت دەچێتەوە هەمووشی ئەو بەو بابەتە ئەزانێ دواتر چی ڕوو ئەدا دوای ئەو بابەتە ئەوەیە کە عێراق بەرەو ئاشوبێک دەچێت و بەرەو ئەوچێک کە دەستور بگۆڕدرێ مافی هەرێمەکان بە شێوازێکی تر بگۆڕێتەوە کە زۆرینە ئەی هەوێ ئەمەش ئەوە ئەکا کە وڵات بەرەو ئاشوگەوێت لەوانەیە تووشی دووچاری شەڕێکی ناوخۆ ببێ لە عێراق چونکە ئەوەی کە ئەوان بەتەمان بیکەنەوە بۆ مرکزێت هەرگیز پێکاتەکانی تری عێراق کە کورد و سنەیە بەوەڕانەزی نابن بگەڕێنەوە پێش ساڵی 2023 و لە ژێر حکمێکی زۆری نایە ئەوەی کە ئەو دەهەیە بەو شێوازە بێ بۆیە لێرە ئێمە ئەبێ ئەومان ئاگا لێ بێ کە محکەمەی دەستوری هەمیشە کار لەسەر ئەوە ئەکا چۆن بڕیارەکان مرکزیت پتە و ئەکا چۆن ئەغلبیە پتە و ئەکا چۆن ئەوانی تر تەهمیشەکە شتەکە بۆ بابەتە ئەبا بۆن من لە هەموو بڕیارەکانی ترا دیارە ئەگەر گرفتەکە لێرە ئەوەیە اتفاقێکی سیاسی پێش دەرکردنی بڕیارێکی دادگا ئەکرێ ئەنجا دادگای بڕیارەکە دێ بۆ تەسبیتکردنی ئەو ڕێوکەوتنە سیاسە لە نێوان لایەنێکی ناوخۆیە لایەنێکی کوردیا لایەنێکی یا دەرەوەی عێراق ڕێکەوتنامێکی سیاسی کاتە بڕیارەکە سیاسیە نەک یاسایی و دەستوری دکتۆر چۆن دەکرێت بە بڕیارێکی سیاسی دادگا بڕیار لەسەر بێگومان ینی بڕیارەکانی سیبغەی سیاسی پێوە دیارە خۆ ئەمە سیبغەی سیاسی پێوە دیارە ئەمە هیچ کەسێکیش ئەوە ناشارێتەوە تەنانەت خودی سەرۆکی ئەنجومەنی دادوەری ئاماژە بۆ شتانە ئەکا کە بەدەر لە وەزیفە یاسایی و دەستوریەکە ئەرکێکی نیشتیمانی هەیە بە حسابی خۆی کە ئەویش وەزیفەیەکی سیاسیە وەزیفەکە هی ئەو نییە بەڵام بە ئاشکراوە لە ئوردن کوتی لە چەند بەیاننامەیەکی ترە کردوێتی بۆیە لێرە شتەکە هەمووی ئەزانێت کە چۆتە ئیطارێکی سیاسیەوە بەڵام چی چارەسەریەکە ئەویش ئەوەیە پەرلەمان ئەیکا ئەتوانێت یاسایەکی نوێ بۆ پەیڕەوی ناوخۆی دادگادا بنێ بۆ ئەی زیاتر بە دەستوری ببێ و مەسەلەی سیستمی دەنگدان لە ناو دادگای ئەبێ پێداچوونەوەی بۆ بکرێ دواتر ئەوەیە کە پەرلەمان ئەتوانێ بە دوو لەسەر سێ پەیڕەوێکی وادا بنێ دادگای فدرالی ببێتە مەرجەعێکی دەستوری نەک ببێتە پاڵپشتێک و یەکلاکەرەوەی قەزیە سیاسەکان لە بەرژەوەندی یەکێکی تر بەڵام لێرە پرسیارەکە ئەوەیە ئایا پەرلەمانی عێراقی بەو حاڵ وەزعی ئێستاوە ئێمە تەوقوعی زیاتری لەکەین لەوەی کە لە بودجەدا بەرامبەر بە هەرێمی کوردستان کرا ئەوە گرفتەکە لەوێەوە دەست پێدا باڵێ بەڕێز دکتۆر سەردار قادر شرۆڤەکاری دەستوری لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سوپاس.